سێزنامێنی ئاشنابوون. یەکسێ منویەتێ واتە ناوی بەڕێستان چییە؟ یەکسێ منویەتێ. یەکسێ منویەش واتە ناوت چییە؟ تەنها بۆ تاکیان کەسێک کە بیناسیت لێتەوە نزیک بێت یاخود لە خۆت بچووکتر بێت. منویە سێ ناوم. یای سێم من. نەی ستێپان واتە ئێوە بەڕێز دلۆڤان نین. بۆ نمونە نەی ستێپان دلۆڤان. نەی ستێپانی ئێوە خاتوون شکۆڤانین. بۆ نمونە گدۆیستێ ئێوە کێن. گدۆیستێ واتە ئێوە کێن. گدۆ یێتۆ ئەوە کێیە؟ گدۆ یێتۆ ئەوە کێیە؟ گدۆیە تاپانی ئەم خاتوونە کێیە؟ زنامێ سێ واتە ئایا یەکتر دەناسین؟ زنامێ سێ. می سێزنامێ ئایا یەکتر دەناسین؟ هەمان مانای هەیە. می سێزنامێ. زناتێ سێ ئایا یەکتری دەناسن؟ واتە ئایا ئێوە یەکتر دەناسن؟ زناتێ سێ. زناتێ مۆی ژێن و واتە ئایا هاوسەرەکەم دەناسن؟ ژنەکەم دەناسن؟ پاماتویەتێ نامنێ ئایا منتان بیر ماوە یاخود ئایا منتان لەیاد ماوە؟ بوژێسمێ سێپۆتکاڵی واتە ئایا پێشتر ئێمە یەکتریمان بینیوە؟ بوژێسمێ سەڤیدیاڵی واتە ئایا تا ئێستا یەکتریمان بینیوە؟ ئۆتکوت سێزنامێ واتە لەکوێ یەکتری دەناسین؟ ئۆباڤام سێ ژێڤاس نێزنام واتە دەترسم ئێوە ناناسم. بۆ هوژێل سیڤاس نێ پاماتویی بەداخۆ من ئێوەم بیر ناکەوێتەوە. دەڤۆڵتێ ئابیغ سێ پشێت ستاڤیل واتە ڕێگەم بدە با خۆم بناسێنم. دەڤۆڵتێ ئابیغڤام پشێت ستاڤیل سڤۆی ژێن و با ئێوە بە ژنەکەم بناسێنم واتە ڕێگەم بدە. پشێت ستاڤی تێ منێ ئایا من دەناسێنن؟ موژەتێ ناس سێزنامیت دەتوانی ئێمە بناسێنی؟ تۆیە مووی مەنژێڵ واتە ئەوە مێردەکەمە. تۆیە مۆیە مەنژێڵکە واتە ئەوە ژنەکەمە. بۆ ڕەگەزی ژن. تۆی سۆ مۆی کۆلێگۆڤێ ئەمانە هاوپیشەکانی منن. تێشیم یێژێ ڤاس پۆزناڤام خۆشحاڵم بە دیدارتان. ڕاستم ڤاس پۆزناڵ خۆشحاڵم بە ناسینتان.